لە کاتی بنیاتنانی یەکەمین ئۆتۆمبیل لە ساڵی 1935 کۆمپانیای تۆیۆتا مۆتۆر هەوڵی بەردەوامی داوە بۆ تێپەڕاندنی سنوورەکانی بەرهەمهێنان. ناوبانگی تۆیۆتا لەسەر بنەمای کایزێن بنیاتنراوە کە بریتیە لە فەلسەفەی بەردەوامبوون لە بەرەو پێشچوون و تێپەڕاندنی سنوورەکان بۆ دروستکردنی باشترین بەرهەم. ئەمڕۆ تۆیۆتا گەورەترین بەرهەمهێنەری ئۆتۆمبیلە لە جیهاندا و زیاتر لە 340,000 کارمەندی هەیە لە جیهاندا. بە درێژایی مێژووی بەرزی تۆیۆتا زنجیرێک لە سەرکردەی بەتوانە و تایبەتمەند بەشدار بوون لە بنیاتنانی ئەم کۆمپانیایی کە ئەمڕۆ دەیبینین. بەڵام هەمووی لەگەڵ کەسێک دەستی پێکرد، ساکێچی توێدا. ساکێچی بەشای داهێنانەکانی ژاپۆن ناسراوە وەکو کوڕی جوتیارێک لە سەرەتایەکی سادەوە دەستی پێکردووە. بەڵام ئارەزووی ئەو بۆ داهێنان و چارەسەرکردنی کێشەکان هانیدا تا ببێتە باوکی شۆڕشی پیشەسازی لە ژاپۆن. کە تەماشای دایکی دەکرد ماندوو دەبوو بەهۆی کاری ڕستن و چنین بۆ دابینکردنی بژێوی ژیانی خێزانەکەی، بیری لەوە کردەوە کە دەبێ ڕێگە هەبێ بۆ برۆپێدانی ئەو ئامێرە و توانی ئامێرەکە بە ئۆتۆماتیکی بنیات بنێ. داهێنانەکەی چەمکی کایزێنی تێدا بەرجەستەکرا بوو، یاخود دەتوانین بڵین کاری ئۆتۆماتیک لەگەڵ جێدەستی مرۆڤ. لە کاتێکە پەتەکە بچڕا، ئامێرەکە ئۆتۆماتیکی ڕادەوەسە لە کارکردن لە پێناو دڵنیابوون لە بەرزترین ستانداردی چاودێری جۆرێتی و هەروەها کەمترین بەفیڕۆدان. ئەم فەلسەفەیە دواتر بووە بنەمای سەرەکی سیستمی بەرهەمهێنانی تۆیۆتا. لە ساڵی 1926 ساکێچی کۆمپانیایەکی سەرکەوتووی بنیاتنا کە بووە هۆی شۆڕش لە بواری پیشەسازی چنیندا، بەڵام ئەو کەسەی هەنگاوی داهاتووینە لە دامەزرانی بەشی ئۆتۆمبیل لە کۆمپانیای تۆیۆتا کوڕە گەورەکەی ساکێچی بوو بە ناوێکی جیرۆتیۆدا. لە دوای گەڕانەوەی لە گەشتەکەی بەنێو بەشی پیشەسازی ئۆتۆمبیل لە ئەوروپا و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، کیچیرۆ زاوەکەی ڕیسابۆرۆ بڕوایانوە بوو کە توانایەکەیە لە بەشی پیشەسازی ئۆتۆمبیل سەرڕای ئەوەی کارێکی پڕمەترسی بوو لەو کاتەدا گروپێکیان دروست کرد کە پێکاتبوو لە ئەندازیاری گەنج تا ڕاهێنانم پێ بکرێت لە بەرەوپێدانی بەرهەمهێنانی ئۆتۆمبیل لەگەڵ جەختکردنەوە لەسەر فێربوون بە شێوەی کردداری نەک لە زانستی پەرتووکەکانەوە. لە ساڵی 1934 یەکەمین بزوێنەری ئۆتۆمبیلی نمونەییان دروست کرد. لە ساڵی 1935 یەکەمین ئۆتۆمبیلی تایبەتی نمونەیی جۆری ئەیوان دروست کرا. لە کانون یەکەمی ساڵی 1945 یەکەمین بەرهەمی تۆیۆتا بەرهەمهێنرا بە ناوی جیوان، کیجیرۆ گروپەکەی جەختیان لەسەرەوە کردەوە کە بەردەوام بن لەسەر بەرەو پێشچوون و بەدەسێنانی متمانەی کڕیار و خزمەتگوزاریەکانی دوای فرۆشتن. لە ساڵی 1936 ئۆتۆمبیلێکی تازە بە ناوی GA دروست کرا کە 600 خاسیەتی تێدا باشتر کرا بوو بە مەبەستی زیادکردنی مانەوەی. لە نیسانی ساڵی 1936 یەکەمین ئۆتۆمبیلی تایبەت لە جۆری AA بەرهەمهێنرا. سەرڕای ئەوەی کە بەشداریان لە بازارێکی تەواو نوێ کرد، بەڵام کیجیرۆ گروپەکەی بوونەیەکێک لە ڕکابەرانی فۆرد و GM. ئەم مۆدێلە سەرکەوتنی بەدەستهێنا، بۆیە کۆمپانیاکە پێویستی بە ناو و لۆگۆیەکی نوێ هەبوو. لە ئەیلولی ساڵی 1936 کۆمپانیای تۆیۆتا پێشبڕکێکی ساز کرد بۆ دروستکردن و دیزاینکردنی لۆگۆیەکی نوێ. لە نێوان 27,000 بەشدار بوو لۆگۆیەکی نوێ هەڵبژێردرا، ناوەکەی لە توێداوە گۆڕا بۆ تۆیۆتا. وشەی تۆیۆتا زرنگانەوەیەکی باشتری هەبوو، ناوانوێکە لەگەڵ واتای سەرۆت و بەختی باش دەهات. لە ساڵی 1937 دامەزراوەی تۆیۆتا مۆتۆر دامەزرا وە کۆمپانیایەکی جیاواز. لە ساڵی 1938 تۆڕێکی بریکار لە ژاپۆن دروست کرا. لە ئەنجامی ئەو دەستکەوتانە کارگەیەکی نوێی بەرهەمهێنانی پارچەی ئۆتۆمبیل کرایەوە لە کۆڕۆمۆ ژاپۆن، ئێستا ناسراوە بە شاری تۆیۆتا. بە شێوەیەکی بەرفراوان گەورە بوو لە دوای جەنگی جیهانی دووەم بەرهەمەکانی تۆیۆتا تاقی کرانەوە. لە ساڵی 1949 ئابووری ژاپۆن لە دوای جەنگ باش نەبوو، کەرەسە و پارچەکان کەم بوون و هەڵ ئاوسان زۆر بوو. لەو ساڵەدا حکوومەتی ژاپۆن چەند یاسایەکی دەرکرد کە بۆ هۆی فشارێکی زیاتر لەسەر بەشی پیشەسازی ئۆتۆمبیل. لە ئەنجامدا بۆ هۆی دواکەوتنی موچە و کەمکردنەوە و پاشان پلاندانان
بۆ کەمکردنەوەی کارمەند. لە نیسانی ساڵی 1950 یەکێتی کرێکارانی تۆیۆتا دەستیان کرد بە مانگرتن. تا دەهات کۆمپانیا تووشی قەرزی زیاتر دەبوو، بەڕادەیە گەیشتە لێواری مایەپوچی. کۆمپانیاکە توانی 200 ملیۆنیانی ژاپۆنی وەک قەرز وەرگرێ تا بەردەوام بێ لە بەرهەمهێنان. فرۆشتن و بەرهەمهێنان بوونە دوو بەشی جیاواز لە دوای دامەزراندنی کۆمپانیای تۆیۆتا مۆتۆر بۆ بەشی فرۆشتن. بەشی بەڕێوەبردن و یەکێتی کرێکاران ڕێکەوتن لەسەر ئەوەی کە ژمارەی کارمەندان کەمکەنەوە لە 8,000ەوە بۆ 6,000 کارمەند. لە پلەی بەڕێوەبردن کیچیرۆ گروپەکەی دەستان لە کارکێشایەوە وەک بەشێک لەو 2,000 کارمەندە. تایزۆ ئیشیدا بووە بەڕێوەبەری کۆمپانیاکە و توانی کۆمپانیاکە بگەڕێنێتەوە سەر بارودۆخی ئاسایی خۆی. کیجیرۆ تۆیۆدا لە ساڵی 1952 کۆچی دوایی کرد. تەمەنی ڕێگەی نەدا سەرکەوتنەکانی کۆمپانیاکەی ببینێ. ئیجی تۆیۆدا ئامۆزای کیجیرۆ کە بەرپرس بوو لە بەشی پیشەگەری و بووە هۆی بەرەوپێشچوونی شاری تۆیۆتا و دابینکردنی داهاتوێکی باشتر بۆ کۆمپانیاکە. ئیجی تۆیۆدا تایچی ئۆهنۆی کردە بەڕێوەبەری بەرهەمهێنانی پارچەی ئۆتۆمبیل. لە ساڵی 1954 تایچی سیستمی کامبانی ناساند و سیستمێکی تازەی بەرهەمهێنانی دانا کە بریتی بوو لە بەرهەمهێنان بە پێی خواستی کڕیار نەک بە پێی بیرکردنەوەی بەڕێوەبەرەکان. کامبان بووە کلیلی سەرکەوتنەکانی تۆیۆتا کە بنیاتنرا بوو لەسەر فەلسەفەی جیدۆکە. لەم کاتەدا تۆیۆتا بە شێوەیەکی بەرفراوان گەشەی کرد و توانی ئۆتۆمبیل بە جۆرایەتیەکی باش بنیات بنێ. لە ساڵی 1962 تۆیۆتا نزیکەی 1 ملیۆن مۆتۆری ئۆتۆمبیلی دروست کرد و هەندێک لە باشترین تەکنیکی بەرهەمهێنانیان بنیاتنە. دوای چەند ساڵێک کۆمپانیاکە توانی ئەنجامی خۆی بەدەست بێنێ لە هەناردەکردنی لە سایە 20 بەرهەمهێنانیان و ئوسترالیا گەورەترین کڕیار بوو لەو ساڵانەدا. ئەمڕۆ تۆیۆتا پێشەنگی پیشەسازی ئۆتۆمبیل دەکا لە ڕێگەی سیستمی بەرهەمهێنان و شێوازی مامەڵەکردن لەگەڵ کارمەندان و هاوبەش و میوانان. مێژووی تۆیۆتا بەنەریتی هاوکاریکردن، هاوبەشی کارکردنی زانیاری، بەهێزکردنی کارمەندان، ڕێزگرتن لە مرۆڤ و بەرەوپێشچوونی بەردەوام ناسراوە. پێکەوە کارمان کرد تا هەمیشە ڕێگای باشتر بدۆزینەوە. ئەمە ئەو سپاردەیە کە لە ساکەکی توێداوە بۆمان ماوەتەوە و لە نەوەیەک بۆ نەوەیەکی تر گوازراوەتەوە و ئەم سپاردەیە لە داهاتوش بەردەوام دەبێت و پارێزەرانی ئەم ڕێبازە هەمیشە جەخت لەوە دەکەنەوە کە ڕێگای داهاتوو ڕێگای توێتا دەبێت.